زۆرن ئەو بابەتانەی کە هەمیشە گرنگی و هەروەها توانە و بەشێک لە ئازار و مێنێتەکانی ژنان پیشانەیەن. بێگومان چەندین کاری هونەریمان بینیوە کە بەتایبەتیش فیلمەکان و هەروەها تەواوی ئەو چیرۆکانە ئەگێڕنەوە کە بەشێک لە ژنان تیا قوربانین یاخود گرفتێک یاخود کێشەیەک لەلایەن کۆمەڵگاوە بێت، خێزان بێت، هەر بابەتێکی تر بێ. ئێمە بە بەردەوامی ئەم بابەتانە ئەبینین لە نێو فیلمەکانە یاخود بابەتە هونەریەکانە جارێکتر ڕەنگەیەنەوە. تەوەری مێوارەی کورسات مەگەزین باس لە بەڵگە فیلمێکین لەژێر ناونیشانی گۆڕستانی بێناوەکان و هەریەک لێمە ئەم گۆڕستانەمان دڵنیام کە بەرگوێ کەوتووە و چەندین کاری دۆکۆمنتاریمان لەسەری بینیوە. بەڵام ئەم جارە بەشەوەی بەڵگە فیلمێک باس لەم بابەتاکەین و جیاوازتر و چیرۆکی جیاوازتر لەگەڵ زۆر بەڕێز کا حوسام یوسف کە بەڕێزیان دەرهێنەری بەڵگە فیلمی گۆڕستانی بێناوەکان و ئێستا لە کورسات مەگەزین میوان. کا حوسام سڵاو لەبێ، زۆر بەخێر بێ، زۆر سپاس بۆ تۆ. اینجا گۆڕستانی بێناوەکان دڵنیام زۆرینەمان پێی ئاشناین، گۆڕستانێکە کە تەنها کێ لە بینین و زۆر بەداخەوە کە زۆر کەیسی جیاواز و جەرگبڕ و ناخەژێن هەیە لە پشتی کوشتنی ئەم ژنانەوە بە تایبەت. اینجا پێم خۆشە بزانم چیرۆکی فیلمەکەی تۆ یاخود چیرۆکی بەڵگە فیلمەکەی تۆ باس لە کام لایەنیان بابەتاکە دواتە بە هەمان شێوەی فیلم و بەڵگە فیلمەکان و کارە هونەریەکانی ترن یاخود تۆ چەمکێک و لایەنێکی جیاوازتر لەم بابەتە گرتو و چیرۆکەکە باس لە چیەکە؟ زۆر سپاس بۆ ئێوە بەرنامەکەتان. ئەم فیلمە داکومنتێریە لە 24 دقەیە باس لە ژیانی کەسێک ئەکات، کاراکتێرێک بە ناوی بەهار مونزیر کە لە بواری ژناندا چالاکی دەکات و بەرحاڵێمە هەمومان ئەزانین کە لە کوردستانە چالاکی لە بواری ژنانە تا ڕادەیەک قورسە بە هۆی ئەوەی کە ئێمە لەگەڵ کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتی ڕوبەڕۆین و بە هەمان شێوە تووشی کۆڵێک گرفتی یاسایی ئەبینەوە، گرفتی کولتوری ئەبینەوە، یاوەیە کە تووشی گرفتی ئاینی ئەبینەوە لە هەندێک حاڵەتدا. لێرە چالاکەکان یا ڕێکخراوەکان کە سەبارەت بە مافی ژنان کار دەکەن لەگەڵ ئەم کێشانە ڕوبەڕۆن و من لێرەدا بە شێوەیەکی جیاوازتر وەکو فیلمێکی داکومنتەری پۆرترێتی پێڵێن لە شێوازی سینەماواریتی کە لە چاوی کاراکتێری سەرەکیەکەیەوە کە بەهار مونزیرە چاو لە ئەم کێشە کۆمەڵایەتیانە بە تایبەتی لەسەر بابەتی ژن کوشتن ئەکات کە بە شێوەیەکی ورد بەرحاڵ هەم لایەنەکانی ژیانی خۆی وەکو ژیانی شخصی پیشان دەدات و لە هەمان کاتە ئەم چەمکە کۆمەڵایەتیانە پیشان دەدات کە سەبارەت بە ژنان لەو کۆمەلگایە هەیە. ئەکرێ بڵێن چیرۆکەکە ڕاستەقینەیە؟ چیرۆکەکە ڕاستەقینەیە چونکە شێوازی سینەماواریتی لە سینەما حقیقەتی پێڵێن. سینەما حقیقەت بەم شێوەیە کە کامێرا لەسەر چاوی کاراکتێرەکەی و بە شوێنیان ئەچێت بە شوێن ئەم چیرۆکە ئەچێت کە خەریکە ڕووەدات و ڕێک لەم کاتە کە ئەم کارە خەریک بوو بەرهەم دەهات بەداخەوە لە شاری سلێمانی کچێک لەلایەن براکەیەوە کوژرا کە کاراکتێرە سەرەکیەکەی من بە شوێن ئەم کەیسە ئەچێت و ئێمە ئەچینە بەردەرگای ماڵەکە و دوای ئەمان ئایان هەوێت کامێرا خەریکە هەمووی ئەمانە تەسویر دەکات و کاراکتێرە سەرەکیەکان ئایان هەوێت بچن بەرەو تعزیەی ژنەکە کە بنە ماڵەکە ئیجازەیان پێنادەن و دواتر بەرحاڵ ئەمان هەوڵ ئەدەن کە ئەم کەیسە بە شێوەیەکی یاسایی ئەوان کاری لەسەر بکەن کە بەداخەوە تووشی هەندێک گرفتی یاسایی ئەبنەوە چونکە ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستانیا بەپێی یاسای عێراقی بەرحاڵ ناتوانن داواکار بن بۆ کەیسێکی تایبەت بنە ماڵەیە کە ئەتوانێت ئەم کارە بکات. ئیتر دواتر بەرحاڵ بنە ماڵەکە بەداخەوە تەنازولەکەن و کەسەکە تەنیا 7 ساڵ بەرهەنی بکوژەکە 7 ساڵی وەسەر ئەسە پێت لایەن دادگاوە. بگومان لەم چیرۆکانە ئێمە بە بەردەوامی بەرگێمانەکەوێت. بەڵام ئەمەوێ بزانم کە چیرۆکی کارەکەی تۆ پاش کوژرانی کچەکەیە، پاش کوژرانی ژنەکەیە. جیاواز لەمە ئامانجی گەیاندنی پەیامەکەی تۆ چییە؟ خۆی لە ڕاستیە من وابیرەکەمەوە کە سینەما بەگشتی یا سینەماکار بەگشتی دەبێت بیرێکی کۆمەڵایەتی و بیرێکی سیاسی هەبێت جیا لەوەی کە بەرحاڵ ئەم بیرە سیاسی کۆمەڵایەتە پەیوەندیدار بێت بەلایەنێکی سیاسی تایبەت. من نەک باسی کوردستان باسی دنیا ئەەکەم و لەم ڕوانگەوە کە ئەڵێم پەیامی ئەم کارە چییە
ممکنە چەندین پامی تێدا بێت چونکە بەرحاڵ کاتێک ئەمەچین ناو ژیانی کاراکتێرەکانەوە ئەبینین کەم کاراکتێرانە دووبارە بوونەوەیەکی بەردەوام بە ژیانیانەوە ئەبینن ئەوەی کە بەرحاڵەوەکو باسم کرد بە هەرمونزیر وەکو کاراکتێری سەرەکی لە هەمان کاتەکە خەریکە بە دایکە پیرەکەی ڕائگات لە ماڵەوە لە هەمان کاتە بە دایکە پیرەکەی تری کە ناو کۆمەلگایە و ژنانی ئەم کۆمەلگان ڕائگات ینی هاوکات ئێمە ئەبینین کە لێراژن من نەگوەکو قوربانی بەڵکو وەکو قارمان پیشانیە دەم کەسێک ئەبێ بە قوربانی بەڵام کەسێکی دیکە قارمانی ئەم چیرۆکەیە کە ئەم قارمانی چیرۆکە بە شێوەیەکی جیاوازتر دێت بەرگری لەم کەسە ئەکات کە وەکو قوربانیەک لەم کۆمەلگایە بەداخەوە کوژراوە بە نەعەدالەتی کوژراوە بەداخەوە باسەکە لێرە لە حەقیقەتە بۆ من بە قارەمانزانینی ئەم کاراکتێرانن هەتا ئەو کەسێک کە کوژراویشە من وەکو قارەمانێک بینم وەکو قارەمانی ژیانی خۆی ئەبینم کە ئەم کەسە وەکو قارەمانی ژیانی خۆی لە قارەمانیەتی خۆیە کوژراوە نەگە وەکو قوربانیەک چونکە ئێمە بەردەوام لەگەڵم چیرۆکانە ڕوبەڕوە بینەوە کە چۆن قارەمان ئەبینین و چۆن قوربانیە بینین من هیچ کەس بە قوربانی نازانم هەر بەگشتی لە هیچ شوێنێکە هەتا کەسانێک کە دەکەونە ژێر چوزانم زوڵم و نەعەدالەتیشەوە من ئەڵەمام کەسانە چونکە قارەمانن بەم شێوە خەریکە زوڵمیان لە یەکەن ئەمە کوێیە ئەمە بەردەرگای ماڵی بە کوژەکەیە بە کوژاوەکەی ببوورە دەریان ناوی ئەم ژنە بوو کە کوژا من فقط ناوەکەیم ئەزانی ئەم کاتە نازام ناوی دوانی سیانی چییە ئەمە بەردەرگای ماڵی دەریایە کە ئێمە چوین بۆی کە ینی کاراکتێرەکان چوون من وەکو دەرهێنەر بەرحاڵ هەوڵ ئەدەم کامێراکەم بەرەو ئەو شوێنە بچێت کە کاراکتێرەکەم ئەچێت من نیم کە بڕیارە دەم وەکو باسم کرد هەتا من لە فیلمەکەیشمە بەحاڵ من کاراکتێرەکانم خۆیان قارەمانی فیلمەکەیشن و من بڕیار نادەم کە بچین بۆ کە بەڵکو ئەوان بڕیار ئەدەن و کامێرا بە شوێنیانە ئەڕوات باشە اینجا بگومان ڕۆژی ژنانمان هەیە ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تێژیمان هەیە زۆر ڕۆژمان هەیە کە تایبەتن بە ژنان و کچان لە تەواوی جیهانە من هەمیشە وتومە ئەم فیلمانە گرنگن لەم ڕۆژانەیە پەیامی خۆیانیان هەبێت و بە تایبەت بۆ پیاوان نمایش بکرێن بۆی ئەوان ببینن ئەم فیلمە لە هیچ شوێنێکی کوردستان لە دوای بەرەمێنانیەوە نمایش کراوە یاخود نەخێر چ لە 8 مارسا چ لە 25 نوڤەمبرا کە ڕۆژی جیهانی ژنان و ڕۆژی جیهانی بەرحاڵ بەرەنگاربوونەوە لە دژی تونند و تیژی ژنان بەڕای من ئاماژە بە شتێکی باش کرد کە ئەم کارانە بۆ پیاوان پیشان بدرێت بەڵام لە هەمان کاتە من خۆشحاڵ بووم کە ئەم فیلمە ژنێک کردبایە من زۆر خۆشحاڵ بووم کە ئەم فیلمە نەک لە چاوی منێکی پیاوە بەڵکو لە چاوی ژنێکەوە جیرابە چونکە من دڵنیام لەوەی کە دیدی من وەکو پیاوێکە لە کۆمەلگایەکی پیا سالارە لە دایکم و گەورە بووم جیاوازترە لەگەڵ کەسێک کە خۆی لەگەڵ چەمکە کۆمەڵایەتەکانە وەکو ژنێک ڕوبەڕوویە جابوویە من ئاواتە خواز بووم کە ئەم جۆرە فیلمانە لەلایەن ژنانەوە بەرهەم بهێنرێن نەک لەلایەن پیاوانەوە و دوایش لە هەمان کاتە بێمەوە سەر پرسیارەکە نە لە کوردستان نمایش نەکراوە من ئەم فیلمە فیلمی کۆتایی فیلمی پایاننامەی لیسانسەکەم بوو من لە ئەڵمانیا دەرسە خوێنم فیلمسازی ئەخوێنم ئێستاش ئەو کاتەکە لیسانسەکەم تەوابوو بە کالەروسی فێڵەنۆ بزانمەوە کە تەوابوو ئەمە بەرحاڵ کۆتا فیلمی هینەکەم بوو بەڵام ئێستا ئەم فیلمە لە ئەڵمانیا وەکو باشترین فیلمی پایاننامەی هەموو زانکۆکانی فیلمسازی ئەڵمانیا پاڵێوراوە لە پەناسەی فیلمی دیکەیە کە چێبەرچەیە کات و لە 18 مانگیدا 18 ئۆکتۆبر دیار ئەکرێت کە کامێک لەم فیلمانە خەڵاتی باشترین فیلم وەرەگرێت لە ئەڵمانیا بێگومان ئەم فیلمە بۆ خەڵاتی هێسن هەڵبژێرا میش پرسیارەکەم لەو ڕوانگەیەوە کرد لەبەرەوەی فیلمەکە لە سلێمانی تۆمار کراوە نیە لە سلێمانی تۆمارکە ماوەی چەندێک بوو کاتی تۆمارکردنەکەی واتە چەندی پێچوو ماوەیەکی کورت بوو لە ڕاستیە چونکە کات زۆر کەم لەبەردەستا بوو ئەم کاتە بەداخەوە کۆمەڵێک بەرحاڵ ڕووداوی کۆمەڵایەتی و سیاسی لە ناوچەکە ڕوویەدا لە سەردەمی بەرحاڵ شۆڕشی ژینا لە ڕۆژهەڵاتە بوو و لێرەش خەڵکی باشوور تا ڕادەیەک لەگەڵی دەرگیر بوو لەگەڵ ئەم شۆڕشە و لە هەمان کاتیشە منیش وەکو خۆم دەرگیر ئەنی کاراکتێرەکان و منیش دەرگیری کۆمەڵێک مەساری دیکە بووین بەڵام خۆی کاتی تۆمارکردنی فیلمەکە بەگشتی ئەگە من بیخەمە سەرێک یەک هەفتەی پێچوو و زیاتر لە هەفتەیەک نەبوو لە حەقیقەتە نیتر بەڵام لە دواترە لە کاتی مۆنتاژ و ئەمانەیە بە دڵنیایەوە زۆر زیاتری پێچوو چونکە لەم هەفتەیە من نزیک بە 20 ساعت ماتریاڵم هەبووم 20 ساعت ماتریاڵە ئەبووە من بیکەم بەم 24 دقەیەکە ئێستا لەبەردەستایە قوربانیەکی کچی کورد لە نێو فیلمێکە ئێستا کێوەرکەی بردنەوەی خەڵاتەکە و پاڵێوراوە بۆ خەڵات هەستێکی چۆنە بۆ تۆ کورد وەکو کوردێک من وەکو قوربانی نابین وەکو باسم کرد من قارەمانێک وەکو پاڵەوانێک خەریکم پیشانی ئەدەم پاڵەوانێک خەریکە پاڵەوانێکی کورد پاڵەوانێکی ژنی کورد
کە چالاکیەکە لەم بوارەیە لە ئەڵمانیا خەریکە پیشان دەدرێت و سرنجڕاکێشە هەر لەم گرتەیشا هەیە لەم گرتێکە هەڵژێراوە کە بە هەر منزیر باسلەوە کە چەند برای هەیە بەڵام خۆی تاکە کچە و ڕێک لە فیلمە سەرەکیەکە بە هەمان شێوەیە کە ژنان لە دایک ئەبن ئاقاری ئەم کۆمەڵگایە بەرەو کوێچێت من تەسەورەکەم کە ژنان ئاقاری ئەم کۆمەڵگایە بەرەو باشتر ئەبن و ڕێک لێرەشە خەریکە پیشانی ئەمە ئەدات کە بە هەمان شێوە بەرەو ژیانێکی باشتر بەرەو ژیانێکی عەدالەتمەندانەتر بەرەو ژیانێکی بەرابەرتر خەریکن هەنگاو ئەنێن و هەوڵ ئەدەن کە بارحاڵ لەم ڕوانگەیەوە ژیانی کۆمەڵایەتی پێک بێنن و لەو ڕوانگەشەوە تەسەور دەکەم فیلمە گرنگە و لەو ڕوانگەشەوە من تەسەور دەکەم کە وەکو فیلمێکی باش هەڵبژێراوە چونکە وەکو باسم کرد من کاراکتەرەکانم بە قوربانی نابینم بە قوربانیش پیشانیان نادەم بەڵکو قارەمانن و ئەم قارەمانانە خەریکن چیرۆکی ژیانی خۆیانە جێڕنەوە بەداخەوە لە سینەمای کوردیا تاکو ئێستا منەگە کورد باسی ئەمە بکەم ئەبینین کە سینەمای کوردی بە قوربانیکردنی کاراکتەرەکان بەناوبانگ بووە زۆر بەداخەوە زۆر بەداخەم بۆ ئەوە کە ئێمە بەم شێوەیە خەریکن باس لە چەمکی کوردیەکەین باس لە چەمکە کۆمەڵایەتیەکانی کوردیەکەین وەکو من باسم کرد ئێمە گەر 50 میلیۆن کورد بین 50 میلیۆن قارەمانمان هەیە ئێمە توانین ڕێک باسی ئەم 50 میلیۆن قارەمانە بکەین کە هەر کەسێک هەر تاکێک لەو سەر ڕووی زەویە لە ڕوانگەی منەوە چیرۆکێکی زۆر باشی ژیانی خۆی هەیە کە توانێت باسی لێ بکات و خۆی قارەمانی چیرۆکی ژیانی خۆیەتی چونکە خۆی لە ناوەندی چیرۆکە ئینسانیەکەی خۆیدا خۆی لە ناوەندی چیرۆکە کۆمەڵایەتەکەی خۆیدا و بۆیە سینەمای کوردی من تەسەور دەکەم یا بەگشتی فیلمی کوردیا فیلم سازانی کورد من تەسەور دەکەم کە هەمومان دەبێت بەرەو ئەوە قارە بڕۆین کە ئێمە ئەم چەمکە قارەمانانەیە بدۆزینەوە کە ئێمە لە حقیقەتە چۆن ئەڕواینە کاراکتێرەکانمان و چۆن ئەڕواینە چیرۆکەکانمان هەموو ئەم کەسانێک کە لێرە لەم ستیدیۆن قارەمانی ئەم ستیدیۆن لەم حاڵەتەیە هەمویان خەریکن کارەکەن و هەمویان بە پێی ئەم بەگراوندە سیاسی کۆمەڵایەتی ژیانی تاکە کەسی و ژیانە دەروناسیەکانی کە هەیەە من تەسەور دەکەم دانەدانی ئەمانە ئینسان دەتوانێت دۆکۆمنتەریان لەسەر دروست بکات و پۆرترێتیان بکات و بێتە سەر شاشەکانی سینەما و تۆ چاو لە ناو کۆمەلگاکەیت بە تایبەتی ئێمەی کورد کە بەداخەواڵم کۆمەڵێک نەهامەتیمان کێشتووە بەڵام لەناو هەموو نەهامەتیەکانمانە ئێمە ئەوە قارەمان بووینە بۆی لێرەین بۆ ئێمە بارودۆخمان تەسەور دەکەم ینی بەدایان کۆمەلگا بەدایان نەتەوە بەسەدان نەتەوە توانم بڵم لەسەر ڕووی زەویە سراوەتەوە و ئێمە نەسراوینێتەوە هۆکارەکە ئەم قارەمانێتی ئێمەیە زیاتر لە 100 ساڵ لەم ناوچەیە جوڵانەوەی کوردی خەریکە چالاکیە کات بۆی کە بمێنێتەوە لەسەر پێ زیاتر لە چەندە هەیەکە کە ژنان بۆ نمونە ئامانجە بەرابەرەکانیان لەگەڵ پیا و بۆ داواکارە بەرابەرەکانیان خەریکن شەڕەکەن ینی ئەمانە قارەمانەتی ئێمان ئەم کۆمەڵگایە کە ئێمە دەیبینین لە سینەمای پەڵەمە پرۆتاگۆنستەکانی ئێمان ئەنتاگۆنستەکانی ئێمە کە دژایەتی ئێمەکەن سیستەمەکانی دەوروبەری ئێمان کامان دژایەتی ئێمەکەن جا سیستم دەتوانێت دەوڵەت بێت دەتوانێت حاکمیت بێت دەتوانێت کۆمەلگا بێت هەتا وەکو من سیستمێکی کۆمەڵایەتی چاوی لەکەم بەدەل لە چوارچێوە سیاسیەکەی وە لە هەمان کاتیشا نەک چوارچێوە سیاسی کۆمەڵایەتەکەی بەڵکو چوارچێوە ئاینیەکەی بە کولتوریەکەشیان ئەمانە وەکو سیستمێکی پتەوی لێ دێت کە دژایەتی لەگەڵ ئێمەکە زۆر جار زۆر باشە اینجا ئەم فیلمە ئەگەر خەڵاتی هێزنی برد یەک کەس کە خەڵاتەکەی پێ بەخشیت کێ من ناتوانم پێشکەشی بە هەموو ستافەکە ئەکەیت و بە هەموو بڵین بەڵام مەبەستم لە ژنێکە کە زۆر شایەنێتی ببێتە خاوەنی ئەم خەڵاتە تو خەڵاتەکەی پێشکەشکەی کێ بێ خۆی پرسیارێکی قورسە لە ڕاستیە من وەکو باسم کرد ینی چەند جار خەریکم خۆم دووبارە دەکەم من هەموو ژنانی ئەم کۆمەڵگایە بە قارەمانەزانم ناتوانم بە یەکەس بڵم کە تۆ قارەمانتری لەوانی پێشکەشێکی بە هەمویان من پێشکەشیەکەم بە هەمویان نەک ژنان بەڵکو بە پیاوانیش کە لەم بوارە خەریکن کار دەکەن چونکە ئەمە کەمتر ئەبینرێت لە ڕاستیە کە لە وڵاتانی ئوروپی بە شێوەیەکی جیاوازترە بەرحاڵ کاتێک ئێمە باس لە چەمکی ژنانەکەین ژنان دەسەڵاتەکان هەمووی هەر لە کۆتاییە با بڵێم قوربانی و کوشتن و ئەم بابەتەیە بەڵام لە هەر وڵاتێک شێوازی چیرۆکەکانە گۆڕێت و هەروەها با بڵێم هەندێک جار هەیە ژیانی قوربانیەکان ئەگۆڕێت هەندێک جار هەیە گرفتەکان و کۆمەلگا و جیاوازی بیرروڕا و کردەوەکانیش ئەمانش هەمووی کاریگەریان لەسەر ئەم بابەتی بەڵام لە کۆتایی ماڵین کە هێزی ژنان لە هەمووی گرنگترە کە لە کارێکی لەم شێوەیە جوانە بتوانێت پیشان بدرێت بەڕاستی من یەکەم جارە ببینم کە فیلمێک بۆ پیشاندانی با بڵین ئازایەتی ژنان واروە دۆزینەوەی بکوژ و هەندێک دەنگی بەرزی ژنان لە ناو فیلمێکی سینەماییە بۆ بابەتێکی لەم شێوەیە کەویش کوشتنی ژنێکە بەداخەوەکە وەکو ئاماژەم پێکرد زۆر لەم چیرۆکانە بینین بۆیە پرسیاری خەڵاتەکەشم کرد
وەکو باسم کرد 2 ساڵەوە پێش لە ڕۆژهەڵاتی کوردستانە شۆڕژێکی گەورە بە ناوی ژنگیان ئازادی سەری هەڵدا. ئێمە دانەدانی ئەم ژنانە بۆ ئێمە قارەمانن و لە شۆڕشەکانی هەتا باشووری کوردستانەکەی من لە ڕاپەڕینەکانە کە چاوی لێەکەین ژنان بەشدار بوون تیا ممکنە باسییانتیان نەکرێت ئەمانە بۆیە من ئەڵێم کە من پێشکەشی یەکەم بە هەموو ژنانەوە بە هەموو پیاوانێک کە لەم بوارەیە کار دەکەن. فیلمەکە فەرموو یەک شت بەس لەم بوارەیە بڵێم لە بەتایبەتی ئەوەی کە بەرحاڵ من حەزم لە پارادۆکسە بەگشتی پارادۆکس لە چیرۆکە پارادۆکس جیاوازیەکان بەگشتی لێرەدا ڕەگەم جیاوازیانە ئەبیندرێت ئەم جیاوازیانەیە کە وەکو باسم کرد ژنێک بە نەعەدالەتیە کوژرێ بەڵام ژنێکی دیکە بە هەمان شێوە بە قارەمانەتی خەریکە بەرگری لەم ژنەی دیکە کات ئەمانە پارادۆکسن کۆمەلگای ئێمە پڕێتی لە پارادۆکس لە وڵاتەیە وەکو ئەوەی کە باسم کرد لە ئێمە لەم کوردستانە ممکنە هەست بە ئەمنیەت بکەین لە هەمان کاتە هەست بە ئەمنیەت دەکەین یعنی ئەمانە کۆمەڵێک پارادۆکسن کە چیرۆکی ئێمە پێک دێن لە ڕوانگەی منەوە ینی چیرۆکی کورد بەگشتی لەم ناوچەیە یا هەتا ڕۆژهەڵاتی ناوەڕاست پڕێتی لە پارادۆکس و لەم چیرۆکانە بە تایبەتی من حەزم بۆ کەم پارادۆکسانە بە تایبەتی زەحکەمەوە کە دیار بێت یعنی ئەوەی کە بە شێوەیەکی هوەری بە شێوەیەکە لە ڕێگەی وێنەکانەوە کە بەرحاڵ خەریکن ئەم پەیامە ئەگوازێتەوە کە پارادۆکس لێرە لە واقع دەستی گرتۆ بەسەر ژیانی ئێمە و لە ناو پارادۆکسەکانە ئێمە ئەزانین بەرەو کوێ ئەڕۆین ئەوە نییە کە پارادۆکسەکان کە دەستیان گرتۆ بەسەر ژیانی ئێمە ڕێگەی خۆمان نەزانین لەکوێ ڕێگەی خۆمان بەباشی ئەزانین بەڵام لە هەمان کاتیشە دەرگیرین لەگەڵ کۆمەڵێک ئەم بابەتانی کە لە ژیانی کۆمەڵاتی منە لەگەڵ دەرگیرین. فیلمەکە تەنها با بڵێم حیوارەوە تا گفتوگۆ و قسەکردنە یاخود موزیکێک گۆرانیەک بابەتێکی لەم شێوەیەش تێکەڵ کێشکراوە لە نێو فیلمەکە. لە کۆتایی فیلمەکەیە من زۆر لە ڕاستیا یەکەم جار ئەوە بڵێم بەر لەوەی کە دەستخۆشی کەسێ بکەم من هەوڵ ئەدەم یا پێم خۆشە لە فیلمەکانمە کەمترین موسیقا بەکاربێنم. چیرۆک کاتێک کە ئەجێردرێتەوە مانای ئەوەیە کە ئەم چیرۆکە خۆی خەریکە پامەکە ئەگەێنێت منی دەرهێنەر منی خوڵقێنەری ئەم کارە پێویست ناکات لە شوێنێکا کە بەڕاستی پێویستنی لە ڕێگەی موسیقاوە بڵێم ئێرە بۆ من گرنگە تۆی بینەر ئەبێ چاو لێرە بکەیت یاوەی کە من لێرە خەریکم هەستی تۆ جوڵێنم جام هەستا توانێت خۆش ناخۆش ترسناک بڕۆمانسیە هەرچێک لە مانایە بێت بۆیە من هەوڵەدەم زیاتر لە دەنگی بۆ نمونە شوێنەکانم بەهرەوەربگرم بۆ ئەوەی کە لە ناو فیلمەکە ببیسترێت بۆ منە هەر لەم وێنەیەکە ئێساڕۆی لێ دەنگی پێ ئەبیستیت دەنگی باویستیت دەنگی قەڵەڕەشە ئەبیستیت دەنگێکە کە هەمووی سروشتیە هەمووی لەوەیە بەبێوێ کە بەرحاڵ هێنشتی دیکەی تیا بەکار هاتبێت بەڵام لەم کارەیە خاتوو فرمێسک کە خۆشبەختانە ساڵێک لەوە پێش تەسەور دەکەم ئەگە هەڵە نەبم ساڵونەیەک لەوە پێش بوو کە گۆرانیەکی چڕیەوە بە ناوی کیژی کوردم بۆ من تەسەورم کرد کە ئەم گۆرانیانی تێکستی ئەم گۆرانیە موسیقا مێلۆدی ئەم گۆرانیە لەگەڵ چیرۆکەکەی من وەکو یەک تاوکەری یەکەنەوە من داوام لێ کرد کە ئەگەر ئیزنم پێ بدات فەرحاڵ بتوانم لە کارەکەمە بەکاری بێنم و کاتێکە فیلمەکە بینی بەدڵێکی ئاوەڵەوە لێرە سپاسی یەکەم بەرحاڵ کە ئیجازەی پێدام کە من بە دەنگە خۆشەکەی ئەو من ئەم موسیقای و ئەم تێکستە بەکاربێنم. کاری نوێت بە هەمان شێوە لەسەر ژنان و هەروەها ئازایەتی نیشاندانی ژنانە بێت یاخودم جارە ڕێڕەوەکە گۆڕی چیرۆکێکی جیاواز و کارێکی جیاوازەکەی. من تقریبا زۆربەی کارەکانم هە لەسەر ژنان بووە من کاری لەوە کارێکی دیکەم هەبوو 70 دقه بوو کاویش بە هەمان شێوە چیرۆکی ئەوشەر پۆرترێت بوو بەڵام چەندین شێوازی تێکەڵی تیا بوو لە واقع تەرکیبێک بوو لە شێوازە سینەمایەکانی باڵگە فیلم یا داکومنتێری ئیتر کارکتەر سەرەکی یەکەم ژن بوو و ڕێک سەبارەت بە ئازایەتی ژن هەم بوو ئەویش بەڵام کارداهاتووەکانم کە ئێستا کاری لێ دەکەم بە دڵنیایەوە لە زۆرێک لە کارەکانم ئەبینم کە ژنان ڕۆڵی سەرەکی ئەجێڕن لە چیرۆکەکانە بەڵام بەرحاڵ بە شێوازی جیاوازتر من خەریکم لەسەر چەمکە کۆمەڵایەتیەکان کار دەکەم لەسەر چەمکە هونەریەکان بە تایبەتی من وەکو باسم کرد من سینەمای بەڵگەی بە تایبەتی وەکو سینەمایەکی هونەری ئەیبینم و بەرحاڵ وەکو زمانێکی تازە و هەر خۆشم بە تایبەتی کار لەسەرەوە کەم کە ئێمە پێنج زمانی سەرەکی بەڵگەیمان هەیە کە من خەریکم لە دەرەوەی ئەم چوارچەوەی پێنج زمانەیە هەوڵ ئەدەم کە بەرحاڵ داکومنتێری پێک بێنم کە هەم شێوازی جێرانەوەی هەم زمانی جێرانەوەی ئێمە پێڵێن نابەڵگە فیلم لە ناو بەڵگە فیلمە ینی بەڵگەیە
هەیەکمان هەیە بەڵام هەوڵە دەمکەن بە نابەڵگەی بکەم بۆ ئەوەی کە بتوانم بە شێوازێکی هوەری تر بەبێ ئەوەی کە بەرحاڵ من دەست بەم بۆ بابەتە سەرەکیە کە بابەتە سەرەکیەکە وەکو خۆی ئەمێنێتە بەڵام بە ئابستراکتکردنی کارەکە وای لێ کات کە بچێ بەرە و بەرحاڵ نابەڵگەیە لە هەمان کاتەکە بەڵگەیە بەڵام وەکو باسم کرد بە شێوازە جۆراوجۆرەکانی کامێرا بە شێوازە جۆراوجۆرەکانی بە ئابستراکتکردنی وێنەکان بەرحاڵ کارەکە زیاتر بەکاری هەنێرێت. بۆ زۆر بەڕێز دەرهێنەری فیلمی گۆڕە بێناوەکان کە مێوارەی لە کورسات مەگەزین میوان بووی دووبارە سوپاس بۆتەوە.